بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه واتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. خۆشەویستان لە سەرەتا دەدەمێ کورتەک ئیش ئەو خەستەخانەتان لە باز بکەم تاوەکو تێ بگەین. ئەو خەستەخانەیە الحەمدولله فکرەکەی بزنس نەبووە. لە بدایەتی فکرەکەی ئەوە بووە کە لەسەر دوو تەوەری ئیش بکەین. یەکەمینیان هۆشیاری تەندروستی خەڵکی زیاد بکەین، دووەمینیان ئازاری خەڵکی لا ببین. و لە پێناو قیامەتی خۆمانە ئیشەیە بکەین و هەموو خەڵکی مشارەکە بکەین. خۆشبەختانە ئەوڕۆکێکێک لە مؤسسەکان حاجی ئیدریس ئاکرەی لەگەڵمانە یەکێکە لە دامەزرێنەری مندەبانی ئەو دکتۆرێک لە خاری چاتیا ئەوڕۆکە قەولە موعیدمان هەیە بێت. هەستاین 11 کەس دەستمان لە ناودەستی یەکنا لە پێناو ئەوەی کۆڵتان ئەو خەستەخانەی دروستکەین چەند مؤسسی هەیە. ئەو خەستەخانەیە لە بۆ ئەوی دروستکرا و عملیاتی مەعیدەش لە بۆ خزمەتی ئەو خەستەخانەی دەکرێت. تاوەکو ئەو دقیق قسەی دەکەم 2569 پشی وەقفە، یعنی کەس ساعیبی نییە، فەقیری نەخۆش ساعیبی، یعنی ئەگەر 7500 پشکەی هەیە 7500 دیناری قازانج کرد 2569 دیناری دەچێتە ناو سندوقەکی لە نەخۆشی فەقیر سەرف دەکرێتەوە جارێکی دیکە. ئەو عملیاتی سلیڤەی 170 لۆ خەستەخانەی بەکاردێتەوە، یعنی ئەو پارەی کە بەکاردێت پێشەوەی بچینە ناو مۆزوعەکەی دەبێتەوە تێبگەێنن لێیەکە عملیاتی بڕینی مەعیدەی ئەوەندەی ناوێتن و پار ئەم بخۆمەوە عملیاتم پێدێ بە 32 وەرەقەی. ئێستا لۆ خەڵکی یەکسەر گوتمان بە 18 وەرەقەی و پارەی لیژنەکەش ئەگەر لێرە نەکە یەک لە جێیشکە بکاتن نزیکەی 100,000 زیاتر دەچیتن. پارەی لیژنەکەشمان هەر لەسەر ئەو پارەی دەینینە خوارێک هە لەسەر پارەی خستەخانەکەیە. یعنی ئەمە دەمانەوێت داعم بکەین، بەڵام لەبەر ئەوەی ئەمەمانجێ 100 میلیۆن دیناری بە کارەبا دەدەین ناتوانین ئێستا هەرزانەی بکەین. لەبەر ئەوەش نزیکەی 5,000 سەهمی مساهممان هەیە ساڵانە قازانجی دەوێتن لێ ناتوانین هەرزانی بکەین، یعنی دەمەوێت شتەکە ڕوون بی. بەڵام ئەگەر خەستەخانەکە منە بۆ خێرخوازی ئەو وەختی لەوانەیە بتان بە 10 وەرەقەی بیکەین بهین نەخوارێکە ئەو سارێ و زیاتریش بێتە خوارێکە. خۆشەویستان ئەوڕۆکە باسی یەک لە نەخۆشیەکان دەکەین کە ئەویش نەخۆشی قەڵەویە. قەڵەو چ بەچێ دەرێن قەڵەو؟ دوو قیاساتمان هەیە، وی بە ئاسانی بزانی. یەکەچیان ئەوەیە کەوا پێدەین وەزنی ڕاضی، زۆر ئاسانە، توڵت چەندە کەم سەتی بکە ئەو دەبیتە وەزنی ڕاضی. مەسەل ئەگەر توڵی 170 بیتن پێویستە 70 کیلۆ بی، توڵی 160 بوو پێویستە 60 کیلۆ بی، ئەو پێدەین وەزنی ڕاضی. زۆر ئاسانە، یعنی وەزنەکەی کەم سەتی دەکەی دەبیتە وەزنی ڕاضی، ئەوە ئاسانە. طریقەش کەمانێ پێدێنم بۆ دیماس ئیندێکس، ئەوە تەقسیماتێکی طبیە لۆتان شەرح دەکەم، هەمووتان دەتوانن لە مارێکە بزانن چەند بیوەزنی طبیت باشە. دەیە وەزن لەسەر باڵا، وەزن لەسەر باڵات یعنی تووڵەکەت بە مەتر دووجا، جاران دیسان مەتر دووجا. مەسەل لۆ نمونە 170 یان برین ئافرەتێک باڵاکەی 150ە چەند کیلۆیە؟ 100 کیلۆیە. 150 دەرێ وەزنیشی 100 دەرێ 100 دابش 1.5 جارە 1.5 کە یەکسانە دەرێ 100 دابەشەن 2.25 ئەوها تەقسیم دەکرێتە. تێگەیشتن ئەو وەزن ئەوەی ڕقەمێک دەردەچێت. ئەو ڕقەمەیە ئەگەر 18 لە بۆ 25 بی ئەوە تەبیعیە، 18 لە بۆ 25 تەبیعیە. لە 18 کەمتر بیتن ئەوە نەخۆشە، پێدرێن کاچکسی دەبی عیلاجی وەگری پرۆتینات وەربگری لە 18 کەمتر بێت. لە 25 لە بۆ 30 ئەوە خرپنە، نەخۆش نییە، وەزنی زیادە. لە 30 زیاتر بە نەخۆش دادەندرێت، لە 30 زیاتر. بەڵام ئەویش سێ دەرەجەی هەیە. 30 لە بۆ 35 پێویست ناکات عملیات بکات، عملیات ناکات، تەنها پێی دەرێن خواردنت کەمکەوە هەندێک ڕێنمایی هێدەدێت. لە 35 لە بۆ 40 دەتوانێ عملیاتی بکە و ئەگەر تووشی زەخت و سوکەری بوو باشترە عملیاتی بکە. لە 40 زیاتر بوو ئەو پێویستە عملیاتی بکە پاش فترە چیتکە ماکەکانی قڵەوی لەسەری دروست دەبی. ماچی قەڵەوی چییە؟ چی لێ دەکا قەڵەو؟ لاقی دێشی، چۆچی دێشی، پشتی دێشی، دڵی زۆر جاران قەبز دەبیتن، وەقتی زۆر دەڕوا بە مەرافقی
خەوی خۆش نابی پڕخەی دەبیتن ئەوانە هەموو مەشاکل تەسیراتی جنسی کەم دەبیتەوە ئەوانە هەمووی تەسیراتی قەڵەویە دوێکە ئەمە هەستایت یعنی کە زانستی طبی نظامی عملیاتی دانرایە ئەو عملیاتەیە کو دەکرێت یعنی ئەوەی کە ئێستاکە هەیە بە مەراحل دروست بوو یەکەم جار بە تەریخی عملیات کو دەست پێکرا ئەجە پێشێ بسمە تەریخی عملیات دەمێ پێتان برێن ئینسان بە چار شێواز دڵانی خۆی زەعیف بکاتەوە بە چار طریقە هەیە یەکەم طریقە طریقەی شێوازی ژیانە سێش لەسەر سێشتان ئیشێ بکە لەسەر خەوق لەسەر خواردن لەسەر جوولەی لەسەر ئەو سێشتەی گۆڕانکاری بکە پێ دەنێن شێوازی ژیانی طبیعی بە طبعی چونکە قەڵەوی پێناسی قەڵەوی چیە یعنی تاقەی زۆر وەردەگری سەرف ناکەیت وەکو ئەتو سارە دەبینی بنزینی تێ دەکەی تاقە یعنی بنزین بنزینی ئینسانی چه خواردنە ئەمە شەشتی دەخۆی شەشتی دەخۆی یان چەوری دەخۆین یان کاربۆیدراتی دەخۆین یان پرۆتین دەخۆین یان خەیەکان دەخۆین کانزایەکان یان ڤیتامینی دەخۆین یان ئاوی دەخۆینەوە ئەمە ئەو شەشتە دەخۆین لەو شەشتەی سەیانی تاقەی تێدا سیانی تاقەی تێدا نییە ئەوانەی کە تاقەی تێدا کاربۆهیدراتە چەوریە پرۆتینە ئینسان زیاتر بە کاربۆهیدراتی قەڵەو دەبیتن کاربۆهیدرات یعنی چ یعنی گەنم شەکر برنج میوە ئەوانە کاربۆهیدراتی زۆر تێدایە بەوانە ئینسان قەڵەو دەبیتن باشە بە سییان قەڵەو نابیتن مەسە سەوزەی بخۆ بە سەوزەی قەڵەو نابی بە ئاوی قەڵەو نابی بە پرۆتیناتی زۆر قەڵەو نابی بە زیاتر بە کاربۆهیدراتی قەڵەو دەبیت ئەو سێ کار تاقەی تێدانێت چێخەیەکانە برێن ئاوە تاقەی تێدانی هەیە دەرێ بە ئاوی قەڵەو دەبن کەس بە ئاوی قەڵەو نابیتن ئەو ڕازنی ئەو شتەیە کەس بە ئاوی قەڵەو نابیتن ئاو قەڵەوت ناکاتن سەوزە قەڵەوت ناکاتن خەیەکان قەڵەوت ناکات بەڵام ئەوانە ئەوەی کە قەڵەوت دەکات زیاتر کاربۆهیدراتە کە دێن ئەو سێ کە ئینسان ئەگەر مقارنەت بکەین لەگەر سیارەی خینی ئینسانی وەکو ڕوونی سیارەیە بەڵام خواردن وەکو بنزینی وایە لە سیارێت شتێک ئێمەچین یعنی قاعدەی بنزینی کاتێک کە پڕ بوو وەرناگری زیاتر بەڵام لە ئینسانی وانە ئینسان جگەرمان هەیە جگەر ئیشێکی هەیە تاقەی کە ئەو تاقانە دەکاتە بەز و خەزنی دەکات ینی گلوکۆزی دەکاتە گلایکۆژین هەر بخۆ مەسە نان خواردیە پاش ناخواردنی ئەوزارە پاقلاوی دێنن هەر دەخۆی سەرەزاتی دێنن هەر دەخۆی پاش 4 ساعات کە دیسان نان و ماسەشکە دەخۆیەوە هێشتا هیچ جوولەت نەگریت سەر هەر دەخۆی هەر تێ دەکەیت لۆ چونکە جگەر خەزنی دەکاتن ئەوە دەکاتە چەوریەکانش ئەوزە لە زیجی خڕدەبیتەوە لە ڕانەکان خڕدەبیت دوای لە دەموچوی خڕدەبیتەوە کاتێک کە بەعکس شێوە خۆ زەعیف دەکەی و هەمان شێوە بەعکسەوە زەعیف دەبیەوە لێ جگەرە و ئیشەی دەکات ئەوانەی کە عەمەلیات دەکرێن بەری ئەمن مانگەکەی چم نەخواردی ئەمن بەس دەژیم ئەتوو تاقی مەخزوونت زۆرە یعنی ئەوەندە بنزینی تێدا وەکو جەولەکی عالەم بسوڕێ ئەوەندە بەزت خڕ کردیتەوە ئەوە جگەر ئەو بەزەی وردە دەکاتەوە تاقا زەعیف دەبیەوە یعنی قەڵەوی گوتمان چییە خواردنی تاقەی زۆر و سەرف نەکردنی تی ئەو جارە عکسی دەکەینە بە عەمەلیاتی سلیبی ئەو جارە خواردنی ناخۆی و جوولەشت دەبیتن وردە داتەبەزی بەنسبەت شێوازی ئاسایی زەعیف بوونەوەی سێشتە گوتمان یەکەمینیان جوولەت زیادکە و باشترین چاکترین ئاسانترین ڕاستە لە بۆ قەڵەوان ڕۆشتنی بە پێیانە لە هەموو شتەی باشترە ڕۆشتنی بە پێیان غاردانەی خراپە چونکە غاردانەی چۆکت ئەزیێت دەدا ئەوانەی کە قەڵەوت بۆ دیماس ئیندێکسیان چ لە نابی غار بدەن برێ وەڵام غار دەدەم خۆم زەعیف دەکەم ئەخر چۆکت تەفنیش دەبیتن یعنی چۆکت هیلاک دەبیتن دەبی ئاگال لە ڕیباتەکانی چۆکت بیتن و باشترینیان گوتمان ڕۆشتنی بە پێیانە دووەمینیان مەلەوانیە لەبەر ئەوەی مەلەوانی زەحمەتە یعنی ئەوەی کە ئاسانترە ڕۆشتنی بە پێیانە و بێمەسرەفیشە لێمە تەژە دەکەن ڕۆشتنی پێیان و بەنعەلەی نەڕۆن کالێ لێ پێکەن دەبی پێکەتان ینی بنپێ لەبەر ئەو تووشی ئێستی زیادەی نەبی ناوی بەشتی ڕەق بڕێت چونکە دوای بنپێت ئەزیێت دەداتن کەواتە جوولەی زیاد بکەن خواردنی کەم بکەنەوە و زۆریش مەنون یعنی بە ڕۆژ پێویست ناکات بنێ یعنی ئەوەن دوێن چکە نووسنیش قەڵەوت دەکات نووسنی زۆر یعنی پێویست ناکە 8 ساعات زیاتر بنی ئەوە کە 25 سال زیاترە پێویست ناکە 8 ساعات زیاتر بنی 8 ساعات کافیە یعنی ئینسان بنویتە 8 ساعات لە 8 ساعات یعنی بە ڕۆژ منو بەنسبەت طریقی یەکەم ڕێگەی ئاساییانە شێوازی ژیانت بگۆڕە تاوەکو دوورکەویە لەو قەڵەبیە طریقە چ کەمان هەیە طریقی ئاعشابە طب بەدیل هەندێک خواردن هەندێک ئاعشاب پێ یارمەتی دەدا وەکو زەردەچوو مەسەلەوەی ئافرەتی ماڵە
فێر من کە قەڵەو هەیە لە ماتان زۆر دەچوی زۆر لە ناو خواردن کە لە ناو نیچی بکەن لە ناو شلەی بکەن لە ناو خواردن زەردەچووی بەکاربێنن دارچینی بەکاربێنن ئەوان ئیسیفادەی هەیە بەڵام بەتەنێ بۆی زەئیف نابیەوە یعنی و دوایە کە ناخوری ئەوەن دوێنە زۆر باشە وطەر هەندێک طریقە هەیە غەڵەتە بەکاری مەسە دەری حامزی ئەمە زەئیف دە حامزی دەخۆمە تا زەئیف بمەوە بە حامزی زەئیف نابیەوە بە حامزم ئەیدی خۆت تێک دەدەیت ئەو تووشاتی تێدەگەێت چونکە حامزی گلوکۆزی تێدایە یعنی کەس بە حامزی زەئیف نابێتەوە چونکە هەر حامزی بخۆ یعنی مەعدەی خۆت تێک دەدەیت نەک زەئیف دەبیەوە چونکە ئەتوی کە دەتەوێت طریقەی بەکاربین بۆ زەئیف بوونەوەی دەبی بزانی زەرەر نەدەی لە جێیەکی بکەیت حتى ئەمە کە عملیات سلیبی دەکەین ئەمە مغەزی دەدەینی تەشجیع دەکەین ئاوی بخوات چونکە نابی کلەکانت ڕابۆستێنی ئەتو هەر شتێکی دەکەی دەبێت تەماشا کولی ئیشەکەی بکەیت نەک ئەتو جێ لەسەر جێیەکی ئیشێ بکەی جێیەکە تێک بدەیت لێک کە ئەوەی شەکرەی هەیە با بەرداغێک شەربەتی حامزی بخوا بزانە پاش ساعاتێکی شەکرێک و بەرز دەبیتەوە شەکرەی کێدایە لێک کە بە حامزی زەئیف نابیەوە بەڵام یارمەتی هەرسی دەداتن لە بۆ هەندێک حالەتی باشە نەک لە بۆ هەموو حالەتێکی یەک مەعدەی بێشەمە تەشجیع ناکەین حامزی بخواتن دێنە سەر طریقەی کەمان هەیە دەرمانی طبی دەرمانی طبی کەپسولەکەی پێدێن ئۆرلیستار ئەو کەپسولە شینەکە ئەو کاتێک کە ئیکتشاف کرا لە ئەمریکای بڕیار درا کە لە دوکانەکان لە مارکێتەکانیش بفرۆشرێتە شەرنێ لە سەردەرێت چونکە قەڵەویان زۆر بوو ئەو حەبێ لەسەر پەنکریاسی ئیشێ دەکاتێت ئەو حەبەیە ئیشی چییە ئەوە زەئیفت ناکاتەوە ئەوە زەئیفت ناکاتەوە ئەوە چ دەکاتن ئەوە دەکاتن ئەو چەورەی کە دەی خۆی لە ڕیخەڵۆکی هەڵنەمژرێتن ئەو حەبێ لەسەر پەنکریاسیش دەکات پەنکریاس شتەکە لە بن مەعیدەیە کە ئیفراز دەکات دەرێتن ئەو چەوری هەرمەمژە یعنی کە چێورەکە دەستە ڕیخەڵۆ کرد هیچ هەر نامژرێتن ئەو چەوری کە دەی خۆی یعنی ئەو ڕۆ خواردیت کە دەچێ مەرافقی لە مەرافقی ئەو چەورە ڕاست دێتە خوارێکە ئەوە نەک ئەو چەوریە کە خەزن کرابیتن چەوری خەزن کرای نایتە خوارێکە ئەو چەورەی کە دەی خۆی ئەدەر هیچ کە چەوری هەرمەمژە یعنی ئەو چەورەیە کە دێت پیسایەکە چەورە زۆر دڵتا خۆش نەبی بێ بەزانانی ئەو بەزی زیکتە دێتە خوارێ بەزی زیکت نایەتە خوارێ ئەو چەورەی کە خواردیت لە خواردنەکەی ئەوە لە ڕێگەی پیسایی دێتە خوارێکە بەبێ ئەو بیستە جسمت کاتێک کە چەوری نەچۆ جسمت وردە وردە زەئیف دەبی بۆ طریقەیە ئەوە زەئیفت ناکاتەوە ئەوە لێ ناگەرێت قەڵەو بی فەرقی هەیە یعنی ئەو کەپسولەیە زەئیفت ناکاتەوە بەس لێ ناگەرێت هیچکە قەڵەو ببی چونکە دەریسکە چەوری هەرمەمژە یعنی ئەو زەئیفت ناکاتەوە ئەو لێ ناگەرێت قەڵەو ببی ئاگادار بن یعنی زۆر کەس هەیە دەرێ من ئەوە هەفتەکە ئەو حەبەی دەخۆم دوو تۆ زەئیف نەبوومە خۆ بۆ حەبەی زەئیف نابیەوە بەس ئەوە احتفاظ دەکات دەریکە قەڵەو مەبە بەسە چونکە قەڵەو طبیعەتێکی هەر قەڵەوی دەکاتن هەر دەخوا یعنی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێت دەرزی هەیە ئەویش دەرزەکەش زۆر جاران سلبیاتی هەیە چونکە یەک دۆشتانێک جێژت دەکات دڵت تون دەکات یعنی زۆر تەشجیع ناکەین دەرزی زۆر یعنی دەرمانی طبی بەکاربێن بەس ئەو ئۆرلیستاتە لە بە ئەوەی کە نایلی زیاتر قەڵەو دێنە سەر طریقەی ئەگەر بەر نەیتانی کۆنتڕۆلی خۆی بکە نەیتانی بڕوە نەیتانی بە هەر ئەسبابەکی پشتی دێشیتن زۆر قەڵەوە مەجالی نییە یعنی هەندێک ئەسباب هەیە ناتانی ژیانی خۆی بگۆڕیتن هی دوێمیش ئیسفادەینێ سێمیش ئیسفادەینێ دێنە سەر طریقەی چارەم طریقەی عملیاتە عملیات سێشتی دەوێت یەکەم جار لە مێش خۆت دابنێ سەبری دەوێت وەقتی دەوێت پارەی دەوێت سەبری دەوێت وەقتی دەوێت پارەی دەوێت سێشتی دەوێتن عملیات و دوو عملیات مجازەفەیە یعنی هەموو شتێک واردە لە عملیاتی بە تاریخی عملیات کو دەست پێ کرد وەختی خۆی هەستان چیان کرد دەویان دووریەوە دەویان دەدوێت بەس جێ قەسەبەکیانە دەوی دەهێشتەوە بە طریقی على ئەساس نەخوا دیتیان ئەو کەسی هەیە تحملی نەدەما طبیعی خۆی گەورە ئینسانی وا دروست کردێ منداری ساوە قابلیەتی مژینی 2 ساعاتی هەیە جار هێداکێکی خەوی لێ دەکەوی ئەو مندار هەر مەمچی دەمژیتن یعنی بەڵام گەورە ئەگەر 2 ساعات بمژی ئەوانەی هەموو ڕق دەبیتن یعنی تاقیان کردەوە طریقەی غەڵەتە چونکە ئینسان ناتوانێت زۆر بمژی کە گەورە بوو لێکە ئەوە دوو ناتوانێ قسەی بکە ئەو فترەی سێ مەسە تحملی نەدەما هەستی هەر بە برسێتی دەکرد طریقەکە فەشەلی هەیە طریقەی کە گوتیان دێن ڕیخەلۆکی دەبڕین ئەو جەیە کە خواردنی سەحب ناکە هەڕاست ڕیخەلۆکی دەبڕین ڕیخەلۆکیان بڕی یعنی ئەوانە بە تەجاروبی بەشەری پێدا ڕۆشتێت کە ڕیخەلۆکیان بڕی دیتیان کابرا زەعیف بووە زۆر باش بوو بەس پاش سارێکی بووە یەکی ڕق ئەجا قەرەو نابێت بشتێکی يعني هر زعيب وهر زعيب وهر زعيب يدي دايك وقلا يكينوا ويلي هاد طريقة فاشل يعني وكابرا دمريتن يعني هربي اسكو فلوس شي ما بيتش شي قلا نابيتن او طاقه هيتي وكو او بري دركيب بنزينكي دحيم كرابيتن وخف درابين طاني بنزين ناس سايرك
إيه ومازنين أي خلاص وش خلاص دي تبكات هسه أو طريقة غلط طريقة كهيا أو روكيك جديتن اسم ببيع عملياتي معيدة دكتور بەڵام لێشتان ئەوش طریقی نهاتە کوردستان ئەو لە دکتۆرە ئەوڕۆکە بێتە میوانداری دەکەین طریقەکی جدیدە لە ڕێگەی نازووری دەویەوە عملیاتی معیدەی دەکرێن نەک لە زیژیەوە ئەوەیکە ئەمە دەیکەین هەمووی ئەوانە طرائقن هەمووی ئیبداعات دەکرێتن یعنی دەچی خۆی کتابی طبی 400 جارێک دەگۆڕدرێتن 400 جارێک یعنی مەسەل لۆ نمونە عملیاتی زەرداوی وەکی لە پیرۆتۆپ بووم چیان دەکردن لە خۆشیان دوو شەو داخل دەکەی لە خەستەخانە ئەو فەحسیان دەکرد ئەلێرە لێ ئێرەمان شەق دەکرد يعني أو هابوا عمليات زي زوجي هم دكرا ودشون دعاء قلت هنا أو طريقة غلطة أو طريقة يبيتن دعاء قلت هنا أو طريقة غلط إذا بدي هذه صار كوني ديكي لو أنا باش صار سارد كا ببيتي يكون ببيتي لو أنا باش ده سارد كا هر عملياتي نبيتن شو كله هو يشتي بشرية يعني معالجة بشرية بالنسبة لعملياتي معدة استاكا لهموان أفضل تر تي معدة برينا لهمين أفضل تر لو لەگەر بایپاس فەرقی چییە؟ بایپاس ڕێڕەوی خواردنی دەگۆڕی یعنی خواردنەکەی عەبر دەکەی لە ڕیخەلۆژی دەبێ پشتەوە و لە بۆ شەکرە ئەوانە ئیسیفادەی هەیە بەڵام لەوانەیە ماچی دروست ببیتە خوتوڕەی زیاترە چونکە ئەتوو ڕێڕەوی خواردن احتیادی لە دەوی دەخۆی لە کۆمی فرێ دەدەی بە عەمەلیاتی سلیبی ڕێڕەوەکەی ناگۆڕی بەس چ دەکەین مەعیدەکە ئەوە خرپنە مەعیدەکەی ڕەشق دەکەینەوە مەعیدەکەی دەبڕی یعنی بەس خەزانەکەی دەبڕین ڕێڕەوی ناگۆڕین دەستکاری ڕێڕەوی خواردن ناکرێتن لێکە بە طریقەی سەهل دادەندرێتن بەڵام دێ ئێستاکە ئەو عملیاتش خطوڕەی هەیە عملیاتێک نییە بۆ بزانی هاتووی ددانەکە دەردێنی بۆ بزانی کە نینۆکتا لەناو ناو پەنجە نینۆشی دەردێنی ئەتوو مەعدەی دەبڕی احتیمالی هەیە گەورەترین مزاعفاتی چیە لەوانەیە نزیف ببیتە لە بۆ نەزیفی ینی ئەو جێی کە دەیبڕی خینی لێبێتن بیتە نزیف داخلی ئەمە لە بۆ ئەوەی چ دەکەین ئەمە باشترین ئامێرمان هینایە و گرانترین ئامێریشە لە کوردستان ئەمە ئیشی پێ دەکەین لۆ چونکە ئەمە ئەسڵەن ئەساسەن بزنسی ناکەین ئەمە دەمانەوێتن خەڵک سەلامەت بی دەمانێت هۆشیاری زیاد بی ئەمە خەستخانەی مێرەبانی پارەی عملیاتەکانی سلیبی ئەمە حەفتی ڕابردوو 13 قڵما کرد یعنی ئەوەن دوێنێکە کردیتمە بزڵ نازم هەمی چەندە لێ حەز ناکەم ڕقەمەکی برم کە ڕاز نەبیێن بەسە لە حەفتی ڕابردوو 13 مان کرد یعنی برین لەوەتی کە کرایەوە خەستەخانەیمان لەمانجی سێوە خەستەخانەی مهرەبانی کرد هەتا ئێستا کە ئەمن یەک دیناری عملیاتی سلیبی لە بۆ خۆم وەرم نەگرتیە کە دکتۆر کرێت ئێستا ئەو قسانەی دەکەم هەمووی بە خێر دەیکەم قەنەعەتم بۆ هەیە ئەو خەستەخانە بتە خەستەخانەی تەواو خێری و کە لەناو قەبرێ و خەڵک ئیسفادەی لێ بکاتن و خێر دێ لە بۆ من قەنەعەتم بۆ شتەی هەیە دوێ ئێستا پارەی وەرناگرم وەچی نەخۆش لە مارێ مشی لێ دەبی تەلەفۆن دەکە و ڕقەمی خۆمیان دەدەمێ پارەی وەرناگرم کاتێک کە عملیاتی لۆ دەکەم پارەی وەرناگرم بەس ئەو پارەی 170 لە خزمەتی خەستەخانەی بەکاردێتەوە لە بۆ مەساریفی خەستەخانەی بەکاردێنینەوە لێیەکە مەسەل باشترین ئامێرمان کڕیە نەوعەتی سێ شتمان پێویستە لە بۆ عملیاتی یەکەچان پێویستان بە قرتەکان ئەو قرتانێکی لێ دەدەین ئەو قرتانە ئەمە باشترین نەوعەتی قرتەمان کڕیە کە بەکاری دێنین کە لە مهرەبانی قرتەمان ئەمە بە 130 دۆلارمان کڕیە قرتە هەیە بە 85 دۆلاری یعنی ئەها بزانە فارق چەندە کو سارە ئەنواع ئەسعاری هەیە ئەو قرتانە زیاتر زامنترە وەبی جوان کەپز ببیتن خینی لێنێتن و الحەمدولیلا ئەمە تووشی کێشەی نەبووینە لە خوای بە زیادبی و نەخۆشەکانمان هەموو دێنەوە و دەست بە دوعاان و دوعای خێر دەکەن یعنی کەس نایە ئەم معدەی ببڕی دوعا لە بۆ بکاتن و خراپیش بی وایە نا خۆ دەیبینن لە ناو پێیجەکان نەوکە یعنی الحەمدولیلا تا ئێستا تووشی هیچ کێشەشی نەبووینە لۆ چونکە عەنجەلی ناکەین بەسەری ئیشێ ناکەین سەبر ئیشێ دەکەین هەدەفمان ئەو نەخۆشە سەلامەت ببین چونکە نەخۆش لەکنەمە ئامانەتە کە لە دنیای ئامانەتەش قیامەتیشە ئەگەر لە دنیای کەش ئەمە عەبر ببین ئەدی ئەمە مراقبەکمانەیە خوای گەورەیە لێیە کە دەمانێت ئیشەکان بە هادیئی بە جوانی و بە گروپی ئیشێ دەکەین یعنی ئەم بەتەنێ عملیات ناکەم عملیاتی سلیب ئەمە 4 دکتۆری ڕئیسینە و چەند دکتۆرێکی تکەش لەگەرمانن حەزیان لێ تەماشا بکەن چونکە ئەمە نامێنە علمەکەش یعنی عصر بکەین برین با کەس فێر نەبیتن دەرکەمان کرایەوە لە لێرەوەش دەیرم هەموو کەسێک دەتوانێت بێت تەماشا دەستمان بکات بێ فێر ببیتن لێمان ئەمە دەرکەمان قەپات نەکردیە لە کەس یعنی علمی عصر ناکەین برین علمە لەکنە منە و نایلم کەس کە فێر ببیتن ئەمە چونکە ئەسڵەن بزنسی ناکەین حەزمانی هەموو عالم فێرە و علمە ببی فێر ئەو سەقافەتە ببی فێر ئەو شتانە ببیتن
یەکەم شت ئەو کلیپسانەیە دووەمینیان شتێکێ پێ دەرێن لیگاشور لیگاشورەکەش باشترین نوعمان کڕی ئەمە یعنی لیگاشور هەیە هەرزانە لیگاشور هەیە گرانە ئەوەی کە ئەمە بەکاردێنی گرانترین نوعمان کڕیە ئەوەی کە لە حیمی دەکاتن مەسد عملیاتەکە کۆمەعیدا غێر هەمووی پێوە نووسا لە ژۆر یەکەم زار دێ بە لیگاشوری لە بەزەکەی زیجی لای دیودەری لێ دەکرێەوە بەچە بە لیگاشوری ئەو بەو لیگاشورەی لە حیمی دەکات بەخۆی جیهازە کە ئەوەی دەکاتن و لێ دەکات و دوایەکە ئەو مەعیدەیە بلا برێن کە لە بەزەکەت کردەوە ئەو دەدەی بۆڕیەکە دێنیرینە ژۆرێکە لە دەوی ڕادەچیتن قیاساتی دەکاتن دوایەکە ڕایدەشێشن چەندی زیادە دەی بڕین بڕینەکەی چیە بەو قرتەی دەکرێتن یعنی لیگاشورەکەمان ئەسلیە قرتەکانشمان ئەسلیە و ئەو جیهازێک کە ئیشی پێ دەکەین جیهازەکەش سێ جیهازی جدیدمان کرد کە خەستەخانەمان کڕیەوە یعنی نەوعەکی ئەڵمانی زۆر ئەسلیمان کڕی پێی دەرێن ستۆرس شەریکی ستۆرسمان کڕی یعنی دەمانوێت بە جوانترین شێوەی ئیشێ بکەین و سعریشمان مەرە زۆرە چونکە ئەمە پار بخۆم بە 32 وەرەقەم کرد یەکەم عملیاتمان کردە 18 وەرەقە ئێستا تقریبا 18 وەرەقە کەمترە چونکە ئەمە پارەی ئەوەکە شەر لەسەر خەستەخانەی دادەنێمەوە ینی ئەوەی کە ئەو لیژنی 8هزارەکەی دەدەی دوای بە عملیاتەکەی لۆتان دەگەڕێنینەوە یعنی ئەمە هەدەفەکەمان ئەو بووە کە یارمەتی بدەین و چەند پشی خێری ئەو خەستەخانەی زیاتر ببیتن ئەمە عملیاتی مەعیدەی هەرزانتر دەکەن یعنی ئەگەر پاک 4 ساڵت کە بێ لەوانەیە ئەمە بە 10 وەرەقەی بکەین کە خەستەخانەکە بوویتە خێری مەرێ لە وەختی خۆی بۆن دوای ناکە چونکە ئێستا شوێتان درێن ئەمن ئەو پارەی وەردەگرین بە گازی دەدەین بە مەعاشی مۆزەفین دەدەین یعنی و کەمتریش ناکەین کەسیش تەکلیف ناکە چونکە ئێستا ئەمن دەمەوێت خێر بە خەستەخانەی بکەم یعنی لەو جانبێ بەڵام بەردی زەرداوت هەیە فتقت هەیە گرێشکت هەیە خێرت پێ دەکەم بەڵام مەرێ وڵای ئەمە قەڵام خێرم پێ بکە چونکە دەبی لە جانبەچ ئەم پارەی وەربگرم هەتا ئیشەکە بڕوە ناکرێت لە هەموو جانبەکانە خێرێ بکەین حەز لێ خستخانەکە بڕوخێ حەز لێە قەرزار ببینەوە خاوم پشکەکان مشی لەمان لە دروست بکەن دەبی ئەمە ساش سوڕا و پاریان بدەمێ فلەبەر ئەوەی پنجی لە خستخانەکە بووە تەواو خێرخوازی ئەو کاتی ئەم دەتوانم تەواو هەرزانی بکەین بەنسبەت عملیاتەکان مزعفات یەکەمینیان برینە یعنی نەزیفیە ئەمە نەزیفی هەموو وەسائلێکمان بەکارهێنا نەزیفی نەهێلی والحەمدلله و زۆر باشیشن لە خوای بەزەبی دومین طریقە لیکە لیک یعنی لێ بچیتن ئەویش چمان کردیان ئەمە هیچ ڕەزیلی ناکەین لە قرتە لێدانی یعنی هەتا ئێستاکە یەک حالەتمان نەبوو لیچ کردی بیتن ئەوانەیە کە کردیتمان نەک هەر دیوی ژۆرێکە لیک ناکە ئەمە کە مەعیدەکەش دەینی پڕی هەوا دەکەین لەوێن لیشی ناکاتن یعنی لۆ ئەوە ئەسبابەکەی زۆر جاران بیر بکاتەوە دکتۆرەکە برێ قرتەی کەمتر لێ بدەم چونکە هەر قرتێک ئەتوحیسێ بکە 130 دلار دەڕواتن ئەمە هیوا بۆ 7 قرتەمان لێدایە یعنی مەعیدەی گەورە بە خصوصەنی پیاوان مەعیدەیان گەورەترە لە هێژنا یعنی هەفت قرتەی لێ دەدەین ڕەزیلی لێ ناکەین نارێن وەڵا ئەو قرتەمان ڕۆژ 130 دلاری کە ڕۆی چکە ئەو نەخۆشە و علاقەی نییە چەند قرتەی لێ دەدەی ئەو علاقەی نییە ئەو یەک کوتلە پارەی دەداتە علاقەی لە هیچ نییە یعنی ئەمە چ دەکەین جار هەبووە یەقی چۆکەی مایە قرتەکە تقریبان ئەوەن دۆنەیە ئەوەن دەدرێژە یعنی ئەوەن دۆنەی مایە هەیە دێت با خێتەچی لێرە دەم لۆ قرتەچی سەرف بکەم ئەمن دەرێم ڕەزیلی ناکەی ڕەزیلی ناکە ئەوەن کۆکەشی مابیتن یەک قرتەی لێ دەقەیدی ناکە با اطمئنان بین ئیسراحەت بنووی یعنی ڕەزیلی ناکەین لە قرتە لێدانی بە جوانی حەقی خۆی دەدەینێ یعنی تەواو کەپسی دەکەن ئەوە ژۆی کردی الحەمدولله ئەمە لیکمان نەبووە دێتن یعنی ئەوە یەکەم گوتمانەکە مشکلەکە تووشی ئەو دەبیتن مشکلە ئانیەکان هەندێک مشکل هەیە لە 24 ساعتی ڕوودەدا هەندێک مشکلەی پاش 5 مانجی ڕوودەدا هەندێک مشکلەی پاش سارێکی ڕوودەدا مەشاکلەکانی برێن ئەگەر بیکەینە سێ مەجموعە وەقتیمان هەیە وەقتی گوتمان نەزیفە لیکەکەش پاش ڕۆژ بەدەر دەکەوێت ئەمە چ دەکەین لە بۆ احتیفازان لە بۆ حەلکردنی ئەو مشکلەش ئەمە سۆندەی دادەنێت ئەو سۆندەیەوە دەکاتن ئەمن ئاگام لە ژۆرە ئەمجازەکە بە حیاتی ئینسانی ناکەم برێم کوورە دێ قابلە چی بوو دوای دەکەمەوە نە ئەمجازەکە بە حیاتی ئینسانی ناکەین سۆندە چی دەدەین سۆندەکەش نەرمە سۆندەکە نایەچیتن نەوعەکی نەرمە یعنی تایبەتە یعنی لە بۆ ئیشێ کە دایدێنین علمیە ئەمە طریقی علمی بەکاردێنین علم چ دەرێت کتاب چ دەرێتن یعنی دەوراتمان دیتە ئەمە هەمومان ئەوانەی ئەو دکتۆرانی کە و ئیشەی دەکەین دەوراتمان دیتە مەسەل ئەم دکتۆرم لەگەرە بە مانگ لە ئوردن دانیشتێ بەس چوە فێری ئەو عملیاتی ببی کە لەگەرە منە یعنی چیتە هندستان ئەمە مەسەل ئەمە چوومە لوبنان یعنی دەوراتمان دیتە ئەوە نیە ئەمە بێن لەسەر
نقول يلا ده خير ذاك القوم على سر فقيران فير بكين أمن دوراتهم هي زي قالوا لك شهادة ما هي دورش ما كريه وهمش ما دورة ما ديتيا يعني لسر هبوا لسر حسابي خوتوا أش لسر حسابي حكومتي توا يعني دوراتي ديتيا يعني شينا دري ديتي تمان من لا بيروت دورة ديتيا لسر سيدي يعني لسر شركة ستورس وقت خوي أم حكومة أمنيات ئەم لە چۆما بووکە چوم دەورەم دی لەسەر عملیاتی ئەوەی چکە هەر ئەمە جەڕاح بووم لەوێندەر جیهازێکمان لە خەستەخانەی چۆمان کڕی و چوومە وێندەر یعنی لەوێندەر دیتم و زۆر فکرەی وێندەریش مینە ئەو خەستەخانە حتى ئەو تعقیمێکە لێرکوان هەیتوان ئەو فکرەیە لەوێندەر دروست بوو ئەو شتم یەکەم جار لەوێندەر دیت بوو گوتم دەمێ ئەو فکرانە بینمە وڵاتەکەی خۆ یعنی ئەو حالە شتی جوان تەقدیم بکەیت چکە ئەوانەی کە دەیکەین دڵنیا بە ئیشکرایە دەوراتیان دیتێ و ئیش علمی بەکاردێن لێککە ئەمە هەوڵ دەدەین ڕزیلی ناکەین قرتەی بە جوانی لێ دەدەین و سۆندەی دادێنن ئەو سۆندەیە وە دەکاتن ئەتوو لە بەڕی ئەمان دەبی وەکو ئەوەی سیاقی دەکەی بە سەبر سەبرداژۆی عەجەلەی ناکەیت چونکە ئەگەر تو سریع باژۆی لەوانەیە تووشی سەدمەی بی زەرەری ئینسانی بدێت بەس ئەگەر سەبر سەبر بە چ عەجەلەمانە با ئەو سۆندەی دوو ڕۆژ تێدا دەبێتن ئیطمئینان دەبی هەم دکتۆرەکە ئیطمئینان دەبی هەم نەخۆشکە سەلامەت دەبیتن ئەو احتفاظ بە حیاتی دەکاتن و پاش دوو ڕۆژی لێ دەردێنین هیچ کێشەی نابێتن دێنە سەر نقطەچیت کە مەشاکلی بەنجمان هەیە مەشاکلی بەنجی ئەمە ئەوەشمان ینی حەلمان کردیە هەمووان دێم ئیکۆیان لۆ دەکەم بزانم دڵی کووە ئەمە مجازفێ ناکەم بریمێڵە دەی ئیکۆی لۆ ناکەم بەبێ ئیکۆکە دێ و 20,000 نار 30,000 نار لۆ بگەڕێتەوە نە مجازفەی ناکەم دێم بزانم دڵی کوی ئیش دەکەم فەحسی دڵی دەکەم تەختێکی لۆ دەکەم ئیکۆی لۆ دەکەم دوایە کە دێم کلێکانی فەحز دەکەم پێشەوە عەمەلیات بکەم فەحسی کلێکانی لۆ دەکەم دوای دێم زەردووی فەحز دەکەم دوایە کە دێم غودەی فەحز دەکەم چونکە ئەلانەی غودەی زۆر تەمبەڵ بی لەوانەیە غودەی زۆر بەرز بی ئاگامان لێ نەبیتن ئەم دێم فەحسی غودەی لۆ دەکەم بزانم غودەی کووە دوای دێم دەرەجەی خینی لۆ فەحز دەکەم نەوعیەتی خینی دوای دێم مەینی خینی لۆ فەحز دەکەم بزانم ئەو کەسەیە نەخۆشی خینی هەیە ئەم عەمەلیاتی لۆ بکەم لەوانەیە نەزیف ببیتن لێک ئەمە مەشاکلی بەندیشمان ئەلحەمدولیلا نیتمان لەبەر چ لەبەرەوە ئیحتیاط خۆمان وەردەگرین نەخۆشە بۆ هاتیە مەسەل شەکرەکەی کۆنتڕۆڵ دەکەین فەحسی شەکرەی سێمانجی لۆ دەکەم یعنی هەموو شتەکانی لۆ دەکەم چونکە لەکنەما لە پاش خوای گەورە مرۆڤ لە هەموو شتێکی مقەدەسترە پارەی سەرف دەکە با سەرف بکات پارەی نییە با قەرز بکاتن یان عەمەلیاتەکەی نەکاتن چونکە دەبی ئەمن بزانم ئەو کەسەیە کلێکانی کووە جەرجی کووە خینی کووە دڵی کووە هەمووی فەحز دەکەم شەکرەی کووە غودەی کووە ئەو جە دەچمە ناو ئەوەی بەنجی دەدەم و عەمەلیاتی لێ دەکەم لێکەمە الحەمدولیلا مەشاکلی بەندیشمان نەبووە لە خوای بەزیادی و سینجی فەحز دەکەین ئۆکسیزینی فەحز دەکەین زەختی فەحز دەکەین هەموو شتەکان لێ دەکەین ئەمە جارێ شتانەکە هیچمان نەکردی ئەوانەی لە بۆ دەکەین دوایە کە دێن لە بۆ هەرێکەشی کە مەعیدەی ببڕین دەبی 7 دکتۆر لەسەری تەوقیع بکەم 4 دکتۆر حکومەت واجبی کردیە لەسەر ئەو کەسەی ئەو جەڕاحەیە کە دەیکە یەکێک لەوانە دەبینی طەبیب نەفسیە یەکێک لەوانە دەبینی طەبیب خۆراکە یەک لەوانە دەبینی طەبیب هۆرمۆنیە لەگەر جەڕاحەکی ئەو چارە دەبێت تەوقیع بکەن دەبێت ئەو چارە تەوقیع بکەن وەچی ئەو چارە تەوقیعیان کرد ئەو جە فۆرمەکە دەچێتەوە ڕزگاری لە ڕزگاریش سێ دکتۆریت کە دەبینیت دکتۆرێکی جەڕاح نوێنەری دائیرەی سەحەیە دکتۆرێکی ڕیخەلۆچیە دکتۆرێکی جەڕاحی ڕیخەلۆچیە ئەو سێش دەیبینن وەچی ئەو حەفت کەس هەموو تەوقیعیان کرد ئەو جە عەمەلیاتەکە دەکرێت ئەو ڕێکاریە شتێکی زۆر باشە لەبەر چ چونکە هەبووە لەو هەولێرەی 75 چیرۆ بۆ چەکن دکتۆرێکی گوتی عەمەلیاتم بکە خۆ پەنجە دەستی هەمووی یەک نییە لەوانەیە بیری کردبییتەوە ئەو سی وەرەقی لۆ لە دەستە خۆی بداتن بخۆی نێرە عەمەلیاتم لێ بکە یاڵا وەرە مەعیدە لێ بڕۆ 75 چیرۆ عەمەلیاتی چی لێ دەکەن خۆش مردیە یعنی ئەو حادیسانە ڕوویدایە تێدەگی کێشە دروست بووە یان شتەکان زۆر بە جوانی نەکرا لێیکە ئەمە دەمانێتن شتەکان ستاندەری علمی وەربگری و شتی ڕاست بکرێتن کو ئەتو دەتێت سەفەرێکی بکەی بە ساری کە دێ دەرێ تاکەی فەحز دەکەی ئاوی فەحز دەکەی بنزین فەحز دەکەی قاشی دەبەسی و سلفی لە دەی دەڕۆی بەس دەڕێگە تووش حادیسەش بوو خۆ زمانی حیاتی کەس بەدەست کەس نییە کەس زمانی حیاتی من دەکات ئەم زمانی حیاتی عالەمی بکەم ئەوە شەرعیە و عەمەلیاتە گوناحمان ناگاتی نەخێت ئەسڵەن قەڵەو پێویستە تەداو یا عیبادەڵڵا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن خۆتان معالەجە بکەن قەڵەوی نەخۆشیە نەخۆشی دەبی معالەجە بکرێتن نەک یعنی قەڵەو بیتن حەلی نەکەیت واضحە حتى ئەوەی کەپووی زۆر گەورە بیتن تجمیلی کەپووشی بکاتن ناشەرعی نییە کەپووی ئەوە دوێنیان چی
دوو پتەقاریە لە پێش دەموچاوی ئەوە ناکە ناشەوی ئەم نەخۆشم هەبوو گرێکی هەبوو لێرکوانە نازانم ئەگەر دیتم چەندیان نا دەیگوت دکتۆر تازەم تەرک کردبوو نەدەچووم هیچ جێیەکی گرێش لێرکوانێت پارەشی نەبوو هاتەکنە من گوتم بە چەندی عملیات لە بۆ بکەم وتی بە دوو وەرەقەی لە بۆم دەکەی وتی نا بە وەرەقە چیرۆت دەکەم یعنی بە خوددا یعنی چونکە هەر ئەسڵان تۆ ئینسانی ئینقاز دەکەی ئەوە چی شتی لێرخوانیت پارەی نەبوو تقریبا 10 سای ئەوەی پێوە بوو یعنی ئەوە لە فێسبووکی متابع بوو بیتن دیتیت یعنی کابرا دوای قسەی دەکرێت وەڵڵا هیچ توام نەیتویە بيقول أنت تصور مثل يعني ده ترسل باريس زور باريس زور وردقنا مش قلتم بقى كابرا إنقاذ كم وش وشتي ليرفاني وبخوي قلت بدو ورقين وقلت نعم بورقة شيء لبودك يعني عمليات كم لو كل ده زاد دعاء خير ده يعني استاكش ليك فيسبوك بيبي نتناطن بالرحمة لداكو باب ناطن ونريد يعني وكو بريق هذا قلت هذا بتأنيب ضميري ده كم أجا نرم رحمة لد رسمك يتوبي بينم نرم رحمة لداكو باب فأمش تكم ليك زور زور في خوش أما ده معنى بيتن يعني برادر بين يعني عندك شيء هي مهمة يعني الإنسان عندك إحساس هي صامتك عندك إحساس هي مهمة لحياتك أما الدنيا كلا قد دكتور كهوي لصار يكوي لا ما ده موطي بخوي قيمتي موطي هي زنية والله قلت لا داري كرم لقى قلت ده برو بارك يبدا وجباب ده بارك درها وش بارك يبدا يعني ما النبي من كذا يقال يعني كأوبيتن والله أبغى نجي بارك يبدا قلت كاكلو باري من ده خما نيناسم لو بارم دكا وتدي له ساكي دكي لغرما اتداك متعاملات كلها اما نم دناسيو دوك يعني او بو زانم او داش من يعني نم لبيرم شو بداش عمليات كلها فلبر اوي او قيمتي بمن زور زياتر للدفتر دولاري خوشويستي شي درويني يعني خو بارك راستا باري موطي زورنيا بلام خو او وفاي هبو او محبتي هبو او ها عند خوشي هي الدنيا وردقرين لو سنه قيامتي ڕێز لێگرتنی ئیشی خەڵکی لە دنیاەکە دڵخۆشی دروست دەکاتن خۆ یانی شتەکە دەبی لە خوای گەورەوە چ ڕێز لە ئینسانی دەگری بەرامبەر ئیشەکانی چەند دڵخۆش کردیتن پارەی مۆتەچی دایما خەنی بوو کیفم هات دڵم پێ خۆش بوو ئینسانی بۆ وەفا هەیە یعنی هەست پێ دەکا یعنی ئەمە چ دەکەی ئینسان دڵی خۆش دەبی خۆ لەبەرەوەش نەکردی ئەو پارەی مۆتەم لە بۆ بدا ئەم چاوەڕێی پاداشتی ڕەب العالەمینی دەکەمەوە بەڵام خۆشە ئینسان وەفای هەبی لە حیاتیدا لێ یەکەم میهرەبانی دەوێتن هەموو خەڵکی خۆش بێت لە بۆ هەموو خەڵکیە لێرەوە ئەوەڵایکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم زیاتر دەعممان بکە سەر لەسەر سەرمان لا ببە تەشقەرەمان پێ نەکەن یعنی پارەی غەرامەمان لێ نەسینی وەختی خۆی خێر عەفو کرا 7 داریشی بووە ئێستا دەرێن دەبی 21 داری بینی نەفسی عمر بیتن نەفسی ڕەنگ بی نەفسی جۆر بی هەموو هەولێرمان کردێن نەبووە بکڕین یعنی دوادنێ کاکە ئەو دارە نییە بکڕین دەبی 5 میلیۆن غەرامەی بدەیت ئەوە بەس حکمی قەرەقۆشە مقابلی ئەوەم 50 دارم هەرچاندیە لۆ داری من دار نییە لۆ دارەی توکیش بوو دوو ئەمە عارجی خۆم عەفر کردیە خۆ نەچوومە ناو عارزەکەی تو عەفر بکەم لۆ یەکە ئەلێ بکانە ئەو پەیامەم دەمێ بگاتە جەنابی محافظ برێتە مهندس ڕێبینی ئەو غەرامەی لا ببەنە سەر میهرەبانی هەر ئەسڵەن هەر حەق نییە بە مقابلی 50 دارم چاندیە ئەو یەک عارز لە نەخشەی ماستەر پلانی شاری هەولێرە گەراجە ئەو سارەی کەنگەوە هەمووتان سارەتان لێوە ڕاگرتیە ئەو گەراجەیە لە نەخشەی شاری هەولێری وەختی خۆی وتیان ئەتوشتێکی باش دەکەی لە هەولێرەکە مشکلەی خستەخانەکان گەراجیان نییە ئێرە لۆ دەکەینە گەراج عادەتەکە باریکە بەری نییە یعنی شتێکیکە ببیتەوە عارزەکە باریکە با ئێرە ببیتە گەراج لە ماستەر پلانی نووسرایە شوێنی وەستانی ئۆتۆمبیل ئێستاکە بە تەمانە ژێر بەژێری بیکەنە خستەخانەی منداڵە لۆ خستەخانەی منداڵان دێ لەناو ئەو گەراجی ئەو سارەی ئەو خستەخانەی تێک دەدەیت خۆگەر بشکەیە يعني ئەمە زەرەر ناکە بەس جوانی خستەخانەکەی تێک دەدەیت شوێنی وەستانی ئۆتۆمبیلەکەی نامینێتن ئێ بڕۆ خستەخانەی دەکەی بڕۆ لە جێشکە بکات زۆرە عارز زۆرە لۆ دەی لە بن پاری من کە عارزەکە تەخسیس کرابێ غێر قانونی ئەوە چونکە لە ماستەر پلانی شاری هەولێرەکە ئەو عارزەیە گەراجە لە بۆ وەستانی ئۆتۆمبیل یعنی ئەتو جێ بڕا بێ ئیلا گەراجەکەی کە لەو خستەخانەی دانرا ئەوی کێ خستەخانە چی بکە وایە بە قانونیش بی غێر قانونیە بإنصافش بي غير إنصافي ببياوتيش بي غير بياوتيا يعني كابريك دكانة دانايا ترزاتي دفروشيته زي براتو تلتنيش توي ترزاتي دفروشكاتك أو بازاري زوربو أو بيدرن إشي نامردي بينارن إشي جوان هاتيمي إرقا والله لبير موشي أو عارضم هربجاك دام قد إردولا لبو كلش خستخانينية
عادەشان دەمێت لە سیدوی پارک وەختی خۆی وەزیری شارەوانی ئێستا لەوانەیە جێ لێبیتن گوتم ئەمە لە سیدوی پارکم نابێتن خوشی من مستقبلی من مردنە واللهی ئەو حالم پێگوت ئێستا لەوانەیە جێ لێبیت گوتم نەورۆسخان مستقبلی من مردنە ئەم دەمەوێت لە نزیک باداوە و بنەسڵاوە و شارەوانی و گەڕەکی ژیان بیتن ئێرە فەقیری لێ ئەم چیشم لە سیدوی پارکە لە سیدوی پارک نامێت پێی گوتم ئێوەندە لە مەتاری نێزیکە و مستقبل لۆ خەستەخانەی ئەوێن دەرباشە گوتم لێن دەرم ناوێت ئەم دەمەوێتن لە نزیک بنەسڵاوە دارەتووی بە ئەم دەمێت لە منطقەی فەقیران نێزیکەوە نامێت لە سیدوی پارک نەمویست ئێستا کە هاتمە جێکی کە ئەو خەستەخانەم لێکوانە ئەو عارزەم وەرگرت ئەو ڤاریا و زانکۆژ نەبوو کە منەوە عارزەم وەرگرت ئەم گەلێک لەمە 2008 خەریکە ئێرە جێیەک هیچ خەستەخانەی لێ نەبوو ئێستا خەستەخانەم لێرە دروست کردیە لۆ دی لە تەنیشتەوە خەستەخانەکە دروست دەکەی ئێبڕ لە جێشکە دروستکە دوایکە گەرات نامێنێ ئەدی عالە ئەو سارەتی لێ دەکەن سارەکان دەبیستە پێش ئەو مارانە ڕابۆست لە کۆرانە دیاردەچی ناشیرن نییە دیاردەچی ناشیر نیە ینی بەلەبەر ئەوەی نە قانونیە نە پیاوەتیە نە ئینسانی نە خزمەتکردنە بە شاری هەولێرش ئێدە بەشێکی جوانمان هەبیتن یعنی با جێەکەبی سارە لێ ڕابۆستیتن یعنی لۆ و خاڵی سێمینیان لێرکانش ئەو پەیامی دەمەوێت بگاتە حکوومەتی هەرێمی کوردستان بە قانونی استثمار مەشروعی من استثماریە کارەبا حەقێکی قانونی شەرعی یاسایی خۆمە بە قانونی استثمار نووسرا هەر مەشروعەکە تەواو بوو کارەبا و ئاو دەبی بگاتە سیازی ئەو مەشروعە ئەو دەگەر لە پشت گڕەسۆریش بووبایە بە قانون ئەو هالەیە مادام من گۆ عارزەتان دایتە من مادام افتتاحم کردێ بە ڕسمی مەحافظ هاتیە وەزیر هاتیە بە ڕسمی و افتتاح کرایە یعنی احترافتان کردێ بە ئیشەکەی ئێلۆ کارەبای نادەن حتا ئێستا کە ئەمە کارەبامان مۆلیدەیە 100 میلیۆن دینار ئەمە مانجێ بەس بە گاز دەدەین بەس بە گاز دەدەین ئێوە 100 میلیۆنە دەزانی لێ شەمەستاندەوە یادەمان 5,000 بوو دکتۆرەکانم کۆ کردەوە گوتم کاکەمە دوو ڕێمان لە پێشە یان ئەم سارشکە دەکەمە ناو قەرزی یان دەبی پارەی گازی تەرتیب بکەین عیادی دەکەینە 7,000 2,000 لە بۆ عیادی بەس ئەم بە خۆم سوندم خواردە لەبێت کە عیادەم زیاد ناکەم نامێ ئەو سوندەم بشێنم لە 5,000 خۆم ئەم پارەی دەدەم ئەم پارەی خۆم زیاد ناکەم گۆشت دەکەینە 7,000 2,000 عیادەمان زیاد کرد لەبەر خاتری گازی لەبەر خاتری مەصارفی یعنی لۆ ناماندنی چوومەکن وەزیری کارەبای گوتی دەدەینێ ئەو حاجی ئیدریسە جارێک لەگەرم هات یعنی چینە سەردانمان کردم گوتیان نارێ ناتان دەینێ هەر وەرەقە لەوێن دەر تەحویلی وێمان دەکەن لەوێ تەحویلی وێمان دەکەن بەس تۆپانیمان پێ دەکەن لەوێ بڕۆوێ لەوێ بڕۆوێ لەوێ بڕۆوێ لەوێ بڕۆوێ هەر وەرەقان هەر تەوقیعی سەر وەرەقەی دەکەن کاکە بە عەمەلی بماندێنێ بە عەمەلی ئەو هەموو وەرەقە هەر تەحویلی وێ و تەحویلی وێمان مەکرد کارەبایەکەمان بدەین و نەجاتمان بدەین یعنی معقولە 6 ماکەم بەس بێ و بچی ئەوراقی کارەبام ئەوەن دوێنێ ئەوەن دوێنێ وەرەقە ئەوەندە تەحویلات کرای لەوێ لە بۆ وێ لەوێ لە بۆ وێ لەوێ لێ بۆ وێ دەبی دەن و تاو کارەباکەی بدەن لەناو شاری هەولێرێمە نەک سەد لەوانەیە 1000 شوێنی مەشروب خواردنی هەبێتن لەو هەولێرەیە کارەبایی هەیە ئێوەنی لەو کارەبای نادێمن خەستەخانەی ئاهلی هەیە عالم پێ دێن قۆرمان دەبڕیتن کارەبای فولت دایتێ ئێلۆ کارەبای نادێمن لۆ دایتەوی لۆ نادێمن ئێوە نیە ئەم نێزیکتریشم لە سنتەری شاری لەوانەیە خەڵک لێرکانە عەمەلیات ڕۆژ نییە عەمەلیات بەلاژ نەکردی ڕۆژ نییە لەو سەیدە لێ دەیان کەس دەرمانی بەلاژ وەرنەگریتن لەو پارەی خێری کە ئەو خەڵکە پارەی خێری خۆم چاوم لە پارەی خێری نییە خۆ من نامێ پارەی خێرێکی ببەم لۆزمە یانی بە حەڵالی وە پارەم ناوێت بە حەرام پارەم لە بۆ چییە ئێوانە وان بە حەڵالی حەق خۆمە پارەتان لی بستین و دەرم نامێ با خێر بلۆ خەستەخانەی و با سەدەقە جاری بیتن بە حەرامی لۆچمە و پارەی کەس نادەسم یانی پێویستم پێنی لۆچمە یانی لۆچمە هەموو ئەمن بابم نەگەیشتە شەستاری وەفاتی کرد با پێرم نەگەیشتە شەستاری وەفاتی کردی تاکیدم ئەمەش هەموو ڕۆژ دوعای دەکەم دەڵێم خوا شەهید بم لەو دنیای بەجی بێت ئەو دنیای لە خۆتە دنیا هیچ نییە بەجی دێنین هەمان چکە مردن هەیە مادام مردن هەیە و خوای گەورەش ئاگاداری هەروەرینی یەکگەڵە لە هەر دارەچی یەکگەڵە لە هەر دارەچی هەروەریتن خوای گەورە لە قورئانی باس دەکات یەکگەڵە لە هەر دارەچی هەروەریتن خوای گەورە ئاگای لێیە خوای گەورە ئاگای لە هەموو شتەکانە لە هەموو حرەکاتەکانمان خوای ڕەقیبمان هەیە و دەچینەوە بەر پێش خوای گەورە و محاسبە دەکرێن لەسەر زەڕەی گەورە و کچکە محاسبە دەکرێن لەبەرەوەی پارە حرام لە بۆ چییە لۆچمە یانی هەر نامەوێتن لۆچ پارە حرام لە خۆم کۆکەمەوە و بە حەلالی دەرم پارەم زۆر ناوێتن خزمەت و خێرم دەبێتن خزمەتکردنی خەرچی تێشی و قیامەتە لە بۆ ئینسانی لۆیەکە داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کارەبای دابین بکەن کارەبایەکەمان بدەنێ نارێن نەتان گوتێ ناتان دەینێ بەس نەتان دەینێ یعنی دەرێن ئێ باشە ئێ باش بکرێتە عەمەلی یعنی
ئەوە هاوین داهات کارەباچی لە زۆر کارەبای دەوێتن کارەبامان بتەنێ غەرامەمان مەکەن ئەو عارزەیەی خەڵکی فەقیر بەلاش لێ ڕاوەستایە میکەنە خەستەخانە ئەگەر خێرخوازیش بیمەکەن ئێوەیاننا ئەگەر خێرخوازیش بیتن خێرە دەکەی لۆ لە بن پاریمە خێرەکە خۆ خێر لە بەس دەکەنم کۆنتترۆل نەکرایە دەبڕۆ لە لاشی خێرێ بکە لۆ لە من پاریمە خێرە دەکەی خێرە بە پارێ من مەکە بڕۆ لە خۆ لە لاشی خێرە بکە خۆ هەولێرەی گەورە و گران خێریش کرایتەوە خێر نەخلاص دەبی نەخەسار دەبی نەخراب دەبی و نەحەسوودیشین برن وەڵی ئەمە ئیشمان تێک دەچیت ئەمە ئیشم تێک ناچیت ئەمن ئێستا کە عیادەم ببەمە پشتگەڕە سۆریش نەخۆشم دەبیتن تەکیدن بچم لەسەر قەراتێش قاریدانیم نەخۆشم دەبیتن چونکە خەڵکێک لە بەسڕای بێتە دوومێن ئەم لێرە بم لە جێشکە بم هەر دێتەکنەمە یعنی فەلەبەر ئەوەی ناحەسوودیمان پێ دێتن بەس ئیشەکەی ناشیرن دەکەن لێگەر بە ئەگەر ئێرە ئەو گەراجە کرا بینایەکیتکە ئەو وەختی مڕاجعەکان چۆ دەچن لەناو کۆرانەکان سارەی پەر دەکەن وەچی شار عەتوبای لێ دێتن دەچنن پێش ماری عالەمی ڕادەگرن ئێ چ بکەن یانی سەر ئەو جادەیەنی حەمدی بتە سارە لەو سەرەتا ئەو سەری ئەو جادە خەدەمی ئەو های لێ دێتن وای نییە حەقە دەواڵە نییە میترۆتان دانایە عالم بە میترۆی بێتە خەستەخانەی هەڕیمیش نەمایە عالم بێتە هەموو عالم سارەی هەیە ئەمە لە مارە 5 نەفەری سێ سارەمان هەیە ئاشەگوڵی کچایشنا کچکەیە لە ابتدایی ئەو سیاقی نییە تأكيد نوجي قولك دي بسعر الشربي بكرم كلش كش من الإعدادية أو كان كم سعر مان هي آخر الرينية ووسائل نقل نية بتبه تشيكي إيوانيا فلبر أوي يستقر هذا كان يشتغل ددان وإيش جوانا كان يجنا شيء مكان لويكا أمن رئيس تابتين لوكا قمت خوشناوي هي ومية دوارم أو كلامي تيب قاتن ويكسر شط يبقى سوك لبرد ستيفيا قبوري مكان برو خستخانه خیری دکی از ناشنی نه خستخانه چه خیری اکا برو لجیش که خیری بکن لولا بن پاری من خیری دکی واضحه برو لخو لجیش که بیکا باشه که چخم کاغ مت خوشناو او شطکا او گرازیه ها بگرازی بمینیتو که وعدی شد دائمه بمانده چون الرجل افتتاحي وعد دا وعد كد بزي بجينا او گرازیه بیده هدیه لبو خستخانه لبو فقیرانه و بمهندس زيبين يجبري اون دون سل السرمان لا باتن وازما لبيني حفته هيش بوا صار لو بيش شيء يعني معاملات راقرتيا حتى تعيزين دي ومعاملات ناروا يعني وشتا بمن دارانيه 5 مليون 6 مليون ايش بدهم هيز لموضوع من اقدر بس عندك شيء تقدير وكم موطكي كلويك ريم ريزه تقديره يعني حكم التقديري ايش كيف كاتب بس الحف داري شينا كاتوا والله حف داري شي بباري حف دار كيف ده باري 50 داري ده بعد بابي قد با تصدر له بتسينا لديك كلهم دتسان بس نك بناوي غرامه وانا حاجه ادريس عيب حب داريشك بوتسي يعني غرامي بك ناوي غرامه نبا بيقعد با ورا انغو مهرباني تصدري بتسين او شاركه اگر ما انسان با بيو نبا باشا هر باري خوم ديتين دو صدر بس بغرامنا خوش انسان تقدير بك يعني عندك صفاتي رجولتنا لا خومن دا دروز بك مره والله حب داريشك وغرامي بدا يك بسيش او اسلوبيه ساقطت كم بيرار بهاري مهرباني ما نبو هر قوت ما خاوم پشکان یکو داره چی بین بخیری داکو بابتان بفاری خوشمنا بس قوتم بینن همو هنا بیانداریان ساقان او تیر پیم قوتن داری بینن بخیری داکو بابتان بتینن خیره او هم داره لبیتانا ولا كاك حاج ادريس دائما دربو وانا كاك حاج ادريس يعني هم داره مانسان يعني تسحب داري شي بو فلبر اوي با قوربي با كردستان ما خوش بي با ولا مان هبي ولا با كركشم تشجع بكم برم كرم اتو دبي زياتر بكيلم نق امن الاخير عمر برم پشمان بو مولوي هر كرديت من اولاتي او ها مكان ما وبكن ولا درز بي وبكن خلق وطني خوش بيتد نق بري دروم لقى شيطان بن على الدم او هذا النبي با ولاتي خو ما خوش بي با نرين ما سكي يجيبون خو باشتر لو الى كردستان بم او ها مبن با رز يكتري بكريم با يكتري ما خوش بي با تقديري شيء يكتري بكين با فير من سپاس يكتري بكين با فير من محبت بقورينوا يعني الدنيا كرته باش خوش ويستيناكا لو رقي هردقرين با وكو باران برجينا صوص كردين ولاتا كمان با ولات من بيش كويت با مهرباني بيت السماء شي جوان توقي مدى يعني دياري ده شي زور ناشرينها خاصه كي الصيدليه كي دبيتن لدور برين يا سيت صيدليه كدروز دبيتن منافسه دكا باب الخوم رزق خوا داينا دنيا برزق تسند بهر اوان دنيا لويكا يعني او اساليبانا غلطه يعني خيري دكي برو لاج كخيرك الا لدي لبن باري من زي كيم تانك دكي
ئەزیەتی نەخۆشەکانی من نەخۆشەکانی خۆشی دەدەێت لە مستەقبل ئێوە نەخۆش خستان ئەدیش گەرازی ناوێتن ئەدی هەم ساری چڕادەوەسیت باوەڕکە ئەگەر ئەو عرزەیە ئەو گەراجی بکرێتە بینایە ئەو جادە خەدەمێ نیە لەو سەری هەتا ئەو سەری هەموو دەبیتە سایە لە چه ڕابگوی کاکە ئەو کۆرانانە نیە هەموو دەبی پێشماریان هەم دەبی فسفۆڕەشی دابنێ کەس لە پێشمارم ڕانەگریتن وەچ شار عەتوبای لێ دێتن شار عەتوباتان دیتێ کووە باتتان دیتێ کووە یعنی ئەو هەی لێ دێتن ئێلو ئێرەژەوا لێ دەکەن زۆرە عرض زۆرە واضحە بەلەبەر ئەوەی با برایانە بین با خۆشی باشی جوان بکەین جوان یعنی گونا حەشتێکی جوانمان هەبیتن ئەو خستەخانە جوانەمان هەیە لێ ناشێرنی دەکەن بەلەبەر ئەمەی داواکارم لە وەزیری کارەبای بێتەوە سەرخەت کارەبایەکەمان بداتێ مدیر بەلەدیا واز لەو عرزەی بین و عرزی بکەنە هەدیە لە بە ئەو فەقیرانە و کارەبایەکە عرزەکە و غەرامەش مەکە هەندێک فێر بن هەندێک ئەعفای بکەن عەتاءتان هەبیت یعنی چونکە من عەتاءم هەیە گۆش عەتاءتان هەبی ئەم نەخۆشی فەقیر دەرمانی بەلاش دەدەمێ ئەگەر بزنس بیتن لۆ دەرمانی بەلاش دەدەم خۆشت نەبوویمە فەقیرە زەختی هەیە سوکەری هەیە پارەی پێ نەبوو ئەسڵان بێتەکنم دەمەشا خۆش لە فێرم لێ ناکە شەکرەکەی 400 ئێمە وەکو دکتۆر وەڵاز من قبول ناکە برێن بڕۆ تووشی جەڵتەی بوو ئێگونا حم دەگاتێ تووشی جەڵتەی بوو دوایکە تووشی برینی سەرجەی دەبیتن بەس لەبەرەوەی پارەی نییە لێیەکە لێرەوە دەرم ئەوەی دەرمانی دری دەوێت ئەوەی دەرمانی زەختی دەوێت ئەوەی دەرمانی سوکەری دەوێت مهرەبانی هەیە کە پێی ناکرێت بکڕیتن هەیە کوڕی هەیە بەس دوی ناکرێتن ژنە معاشی نییە پارەی نییە ژنی مایە زەختیە سوکەری هەیە لێی ناکرێتن لێی ناکرێت لێ بڕوان پێ بکە کور لە گرنیاتە دکتۆری ژانی هەیە ئەو هەیە لەگەرداچی دێچی لێ دەکەیان ئەوانە بابێن ئەمە دەبینە کوڕیان ئەمە دەبینە کوڕیان چکە دنیار تەواو دەبیتن ئەمە دەبینە کوڕی هەموو ئەو نەخۆشانە حاجی ئیدریس مؤسسەشی هەیە نزیکەی 100 یەتیمی هەیە پێرێکە دانیشتین قەولە بێنی ئێرفانە بیمەی تەندروستی ئەو 100 یەتیمی گوتم ئەمە دەکەین هەر نەخۆش کەتن لە پەسیویان گرتە تا عەمەلیاتی ئەمەلیان دەکەین یەتیمە بابی نەما من دارە هیچ قەیلێ یانی گوتم ئەمە دەبینە بابی ئەوەستەوە دانیشتە قەولە بێنی ئێرفانە هەفتەی دابێتن بە مەراسیمە هەمویان وەردەگەین بیمەی تەندروستی لە بۆ ئەو 100 یەتیمی دروست دەکەین یعنی دەمانەوێت شتێکی نەوعی بکەین نەوعی ئەو کوردستانەمان خۆش بووە و ئومێد دەکەم پەیامەکەم و حازەڕەکەم تێکەر کرد تاوەکو خۆشەویستی و ڕازی دروو دەروونمان بێکتری برین و دنیاش کورتە بەشی خۆشەویستی ناکە ڕقەکان فڕێ بدەین